ئەوەی لە پشتمەوەیە ئەو داڵەیە کە لە ناو ئاڵای پۆلۆنیا هەیە و ئەو نووسینەش دەلالەتە بۆ ئەوەی کە سوپای پۆلۆنیا ڕۆژێک لە ڕۆژان لێرە بووە خانەقینی داگیر کردووە لە ساڵی 1939 لە دوایەوەی کە ئەڵمانیا پۆلۆنیا داگیر دەکا بەشێکی سوپای پۆلۆنیا بە سەرۆکایەتی جنرالێک بە ناوی سیکۆرسکی وە کۆمەڵێک هاونیشتیمانی ئەو وڵاتە تەسلیمی ئەڵمانیا نابن بە خۆیان دەدەنە پاڵ بریتانیا بریتانیەکان هێنایانیان بۆ عێراق ژمارەیان 48,000 کەس بوو بە سەرباز و بە هاوڵاتیەوە لە بەغداوە لە کووت و لە کەرکووک و لە خانەقین نیشتەجێکران ئەوانەی کە هێنران لە خانەقین ژمارەیان 3,000 کەس بوو بە هاوڵاتی و بە سەربازەوە سەرەتا چوونە برانە گەراجی کرندی گەراجی کرندی هی بازرگانێکی جوولەکەیە بە ناوی ئیسحاق کرندی لە ئەسڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری کردنەوە هاتووەتە خانەقین ماوەیەک لەوێمانەوە ماوەیەکی کورد دواتر هێنرانە ئێرە کە نزیکە لە سنووری ئێرانەوە هێنرانە ئێرە بۆەوەی چاودێری سنووری ئێرانیان پێ بسپێرن لە 1939 تا 1944 لێرەمانەوە و ئەو داڵێش کە ئاماژەمان پێکرد سەربازێکی پۆلۆندی لێرە دروستی کردووە ئەم شوێنەی کە ئێمە تێداین گۆڕستانی پۆلۆنیەکانە لە شاری خانەقین دووهەم ئاسەواری پۆلۆنیەکانە لە شاری خانەقین لە ساڵی 1941 بۆ 42 لەو نێوانە تاعونێک ڕوو لە تەواوی ناوچەکە دەکا و خانەقینیش بێ بەش نابێت لەو تاعونە زیاتر لە 100 پۆلۆندی لێرە چه هاوڵاتی بێت چه سەرباز بە تاعون دەبرن و لێرە بە خاک دەست پێر درێن و ئەوەی جێگەی ئەسەفە کە ئەم شوێنە بە تەواوەتی پشتگوێ خراوە و سەرجەم کێڵی ئەو گۆڕانە کە نووسینی پۆلۆنی و هێمای پۆلۆنیا لەسەر بوو شکێنراوە و بردراوە لەلایەن کەسانی نادیارەوە بۆیە ئەرکی لایەنی پەیوەندیدارە کە ئەم شوێنانە بپارێزێ و پیشانینەوە لە دوایینەوەی بدات کە ئەمانە بەشێکن لە مێژووی خانەقین و بەشێکن لە مێژووی داگیرکاری شاری خانە قونسڵی پۆلۆنی سەردان ئەیشوونە بکەن دوای ئەوە قونسڵێک تر هەم هات کە سەردان ئەیشوونە کرد دوای ئەوە سەفیر پۆلۆنی هات سەردان ئەیشوونە کرد و تەبعاً بردمانەرە و شوونەی لەکە دەوروگرت خانەقین کە قەوسانەکانیانە کە ئەو شوونەی لەکە لە ناوی بینەسەن یان مەقەڕاتەکانیان لە نەگانیان ئیتر بێ جیگەی فەخر و شانازی ئەرا شارەکە کە خۆیانش فرفرەوە پیان خۆش بی کەوت دەستخۆشی لە لیمانکردن کەوتن تونسینە ئەی چشتەی لە یان ئەی تاریخە گوم نەکەین وەیشی وە جوانەش نمایشی بکەین و هەوڵشدان کە کارێک بکەن لە مستەقبەل ئەرامان کە بتوێنی من ینی ئەی ڕوکنە کە ڕوکن پۆڵەنی ناوی نریاسن کە بتوێنن خۆیان شتێک تریش بەرنە لایلانە تا گرنگی زیاتر بدرێت ئەیشوونە و ناوی زیاتر بورێت لە گشتە.